بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، ئێمە لە خزمەت کتێبی نایابی ئەددا والدەوائی زانای پایەبەرز ئیمام ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ ژیان بەسەر ئەبێن. ئەم زانا پایەبەرزە لە دوای ئەوەی باسی مەحەبەتی خوای جەلە جەلالوهو بە درێژی و تەفسیل بۆ کردین، هات باسی ئەو خۆشەویستیانەی تری بۆ کردین کە ئینسان تووشی ئەبێت، سەواء خۆشەویستی لە نێرەوە بۆ مێ یا لە مێوە بۆ نێر کە ئەکاتە بابەتی زینا، یا خۆشەویستی لە نێوان دوو نێردا کە ئەکاتە لیواتە، یا خۆشەویستی لە نێوان دوو مێدا کە ئەکاتە سیحاق. فەرمووی لە قورئانی پیرۆزە دوو جۆر عشق باس کرد. عشقی یەکەم عشقی یوسف و زڵێخا کە لە دەرسی پێشوو باسمان کرد بە درێژی خوای گەورە لە قورئانە باسی کردووە و دەرس و پند و ئامۆژگاریەکانمان هەمووتیا باس کرد و هێزی سەیدنا یوسف عەلەیهی السەلام لە بەرامبەر زڵێخەدا و وەستانی لە بەرامبەر هەموو ئەو شتانەی کە بۆی ڕێکەوت لە بابی شەهوەتە بە درێژی ئەو مەسەلەمان باس کرد. ئەمڕۆ باسی جۆری دووهەم کە ئەفەرمێ باسی لیواتەیە. طبعا وشەی لوط پێغەمبەرە عەلەیهی السەڵات وەسەلام. ئێمە لە زمانی عەرەبیە شتێکمان هەیە الئەسماء بالئەضداد، ناوی شتێک لێ ئەنێی بە پێچەوانەکەیەوە. بۆ نمونە ئەو کەسەی کە بڕوای بە قەدەر نییە پێیان ئەوترێ ئەلقەدەریە. ئەلقەدەریە ئەوان کە بڕوایان بە قەدەر نییە. ئەمیش بە هەمان شێواز کە ئەڵێ ئەللووتیە، هەندێک فەرمویان نابێ بڵێ لەبەرەوەی سەیدنا لوط کەسێکی تاهیر و پاکبووە. نا، ئەللووتی ئەمە ناوە لە ئەزداد، یعنی پێچەوانەی ڕەوشتی لوط عەلەیهی السەلام. بۆیە پێغەمبەریان صلی الله عەلەیه و آله وسلم لە فەرمایشتێکە کە پرسیاری لێ ئەکەن ئەڵێن ئەگەر پیاوێک لە پاشەوە ئەو کارە لەگەڵ خێزانی خۆیان بکە چی؟ فەرمووی تیلکە اللووتیەة الصغرى، ئەوە لووتیەتی بچووکە. واتە وشەی لوط لیوات ئایا دروستە بەکاربێنین بۆ نێربازی؟ بەڵێ وشەی لیوات دروستە بەکاربێ بۆ نێربازی. ئەفەرمێ ئیمام ئیبن القەیم والطائفة الثانية الذين حكى الله عنهم العشق، بەشی دووەم و طائفەی دووەم کە خوای گەورە باسی عشقی کردوون هم اللوطیە، ئەو نێربازەکانن لە زمانی سەیدنا لوط کاتێ خوای گەورە فەرموویەتی وجاء أهل المدينة يستبشرون. بێنە پێش چاوی خۆتان لوط عەلەیهی السەلام کۆمەڵێ مەلائیکەی هاتوون، کۆمەڵێ میوانی هاتوون، میوانی مەلائیکە. ئەم مەلائیکانە شێوە و شکڵ و شێوازێکی زۆر جوان و مڕەتەبیان هەیە. ئەهلی ئەم منتیقەیە کە عاشقی وێنەی پێوە بوون کە لە فیتڕەتی ئینسانیەت لایەندا بوو. وجاء أهل المدينة يستبشرون، وشي يستبشرون دلالة دەکات لەسەرەوەی کەوان عاشقی ئەو مەسئلە بوون. بۆیە فەرمێ ئەهلی ئەم مەدینەیە هاتن موژدەیان بە یەکتر ئەدا. يستبشرون، خۆشحاڵ بوون بەوەی کە کۆمەڵێ کەسی جوان جوان هاتوونەتە ماڵی لوط. لە نێرە قال إن هؤلاء ضيفي فلا تفضحون. لوط عەلەیهی السەلام هاواری لێهەسا، کورە ئەوانە میوانی منن، میوان زۆر گەورەیە، سووکم مەکەن لە بەردەم میوانەکانە. واتقوا الله ولا تخزون، لەخوا بترسن، سوکایەتیم پێ مەکەن. قالوا أولم ننهك عن العالمين، ئەی پێمان نەوتووی نابێ کەس بێتە ماڵت، ئەویش چی بکە؟ هیچ دەسەڵاتی نەبوو. قال هؤلاء بناتي إن كنتم فاعلين، ئەو کچەکان من لێتان مارە ئەەکەم، کێتان ئەیەوێ؟ ئەگەر ئێوە هەر ئەو کارە ئەکەن ئەوە تا ئەوەی کە خوا فیتڕەتی داناوە ئەوانە فەرمووەوە خێزان ئەیەکەم بە خێزانی ئێوە. لعمرك إنهم لفي سكرتهم يعمهون.
خوا جل جلاله سوين بعمري بيغمبري خوا أخوا صلى الله عليه وآله وسلم. طبعا ئێمە سبەی ئەکەوینە یەکەمین ڕۆژی مانگی مەولودی ساڵی 1442 کۆچی، ئەمڕۆ 30 سەفەر بوو، سبەی یەکی ڕەبیع الأول. هەزاران سەڵەوات بە دیداری خۆشەویستمان صلی الله عليه وآله وسلم. عمری پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم 63 ساڵ خوا بە عەزەمەت و گەورەی خۆی سوێنی پێخوا. عولەما ئەفەرمون ئەگەر ئینسان سوێن بە شتێ بخوا ئەو شتەکە بەلایەوە زۆر مقەدەسە، بەس ئەگەر خوا جل جلاله سوێن بە هەر شتێ بخوا ئەو شتەکە مقەدەس ئەکا. ئەم دوو شتە جیاوازە لە یەکتر، شتەکە خۆی مقەدەسە یا خوا مقەدەسی ئەکا. کە خوا جل جلاله ئەفەرمێت لەعەمڕکە ئینەهم لەفی سەکرەتیهم یعمەهون، لامەکە لامی قەسەمە، یعنی لەعەمڕکە قەسەمی لەوێ خەبەرەکە مەحزوفە، یعنی بە عمری تۆ قەسەم، سوێنم بە عمری تۆ، عمری تۆ سوێنی من بێ. إنهم لفي سكرتهم يعمهون، أوانا ئەوەندە عشقی پیاو بووبوون، نێربازی بووبوون، چۆن سەرخۆش ئاگای لە خۆی نییە بەم دیو بۆ دیوە ئەکەوێ، ئەوانە هەست و شعور و ئینسانیەتیان تیا نەماوە. لعمرك إنهم لفي سكرتهم يعمهون. طبعا پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم چەندێ وەصفی کەین سەنایکەین بنی نایە، خوایەک بە عەزەمەتی خۆی سوێن بە عمری ئەو بخوا، ئێمە چی لە عمری ئەو باسکەین؟ خوا جل جلاله سوێن بە قسەی ئەو بخوا، بفەرمێ وەقیلیه لە قورئانە، کە ئیمامی زەمەخشەری ئەفەرمێ ئەو وەقیلیه سوێنە بە وتەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم. هەر کەلیمێ لە زمانی ئەو هاتوێتە دەرەوە، خوا جل جلاله بە گەورەی خۆی سوێنی پێ خواردووە. و زۆر سوێنی تر، سوێنی بەو شارە خواردووە کە ئەویتیایە وهذا البلد الأمين. سوێنی بە ئیبراهیم خواردووە و سوێنی بە خۆی خواردووە ووالد وما ولد. هەندێک لە مفەسسرین ئەفەرمون چی؟ ئەفەرمون ووالد یعنی سیدنا ئیبراهیم وما ولد، ئەو مناڵەشکە لە دایک بوو کە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم. دەی دیقەت بدەن لەم مەشهەدە، ئەمانە کە تووشی عشقێکی دووهەم بوون، کە عشقێکی زۆر خەتەر، کە بریتیە لە نێر بۆ نێر و خۆشەویستی نێربازی و دەرچوون شازبوون، دەرچوون لە ڕێڕەوی حەیات، ئەمانە حاڵەتێکیان بەسەرا هاتووە ئینەهم لەفی سەکرەتیهم یعمەهون، وەکو کوێر ئاوان یێن و ئەچن بەناو ئەو سەرخۆشی و ئەو بێ ئاگایی کە تێکەوتو. ئەفەرمێ ئەم ئومەتە عاشق بوون. خوای گەورە ئەم دوو طائفەی بۆ ئێمە باس کردووە، سیدنا یوسف عليه السلام باس کرا لەگەڵ قەومی لووتە لە قورئانە، هەر یەکێک لەوانە توش بووە بە عشقی حرامەوە، عشقی وێنەی حرام. دەی هەر یەکێک لەوانە چەند زەرر بێتە پێشی بەلایەوە گرنگ نییە، مادام تووشی عشق بووە. بیرکەنەوە زڵێخا ئامادەی هەموو تەسحیەک بوو لە پێناو ئەوی بگا بە عشقەکەی. و بیرکەنەوە ئەیضەن ئەمانە لەگەڵ میوانە ئەو بێئەدەبی بێڕێزیە بکەی ئامادە بوون هەرچی بێئەدەبی بێڕێزیە بیکەن لەبەرەوەی تووشی دەردی عشق هاتوون. ئەفەرمێ ئەمە نەخۆشیە کە دکتۆرەکان سەرگەردان بوون لە دەواکردنی، زۆر بە زەحمەتوانیویانە شیفا بۆ ئەم جۆرە دەردە دەستە بەرکەن. ئەفەرمێ قەسەم بەخوا ئەمە ئەو دەردەیە کە لە کۆڵ نابێتەوە، کە دەردێکی کوشندەی وهایە، زەهرێکی کوشندەی ئەوهایە، ئەگەر دڵی هەر کەسێک تووشی بوو لە بابەتی عشقا زۆر زەحمەتە خەڵک هەر هەموو چارەسەری ئەم کەسەیان پێ بکرێت. ئەو ئاگرەی کە لە عەقڵ و دڵی هەڵ ئەکسێ و دروست ئەبێ، زۆر زەحمەتە خەڵک بتوانن ئەو ئاگرە لە ناخیا بکوژێنەوە. بۆیە ئیبن قەیم ڕەزا ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ عشق، دەردی عشق جۆر جۆرە، جۆرێک لەو دەردانە کوفرە، شیرکە، کوفرە. ئەفەرمێ وهو ئەقسام تارة يكون كفرا، هەندێک جار ئینسانی عاشق کافرە بێ. چۆن ئەو کەسەی کە معشوقەکەی خۆی ئەوەی کە خۆشی ئەوێ ئەیکاتە هاوڵ بۆ خوا جل جلاله، ئەوەندەی خۆشەوێ زیادە ڕەوی ئەکا لە نێوان حبی ئەو و حبی خوایە.
ئەفەرمێ هەندێک جار وای لێیە مەحەبەتەکەی بۆ ئەو کەسە گەورەتر ئەبێت لە مەحەبەتی خوا جەل جەلالوه لە دڵیە دەی ئەوە جۆرێکە لە عیشق کە خوای گەورە قەت لێی نابورێ ئەوە گەورەترین جۆری شیرکە خوا جەل جەلالوه قەت لە مشریک نابورێ مەگەر تەوبەیەکی وا سادیقانە بکە ئەم کەسە بە هیچ شێوازێک ئەو خۆشەویستی و مەحەبەتە لە دڵیان نەمێت بۆیە هەندێک جار گەنج هەندێک حاڵاتی بۆ دروستە بێت لە مەسائلی نێربازی و ئەوانە پرسیارەکەن ئایا خوای گەورە لێبوردەیی هەیە بۆ ئەو کەسە ئەمە جوابەکە ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە ئەفەرمێ بەڵێ لێبوردەیی خوا هەیە بۆ ئەو کەسە بەڵام ئەبێت تەوبەیەکی واکە گوناهەکان لە دڵیا بسڕێتەوە دڵی پاکاتەوە علامەتی عشقی شرکی کوفری چییە ئەوەیە ئینسان ڕەزامەندی عاشقەکەی ڕەزامەندی معشوقەکەی بخاتە پێش خوای گەورەوە ئەگەر هاتوو لە یەک کاتە کەلیمەی خوا و کەلیمەی معشوقەکەی بەریەک کەوتن ئەو معشوقەکە وەرەگرێ ئەوەی ڕەب العالەمین وەرناگرێ ڕەزامەندی ئەم هەڵەبژێ ڕەزامەندی خوا هەڵنابژێرێ هەموو ئەوەی کە هەیەی لە جوانترین شت و بەهادارترین شت هەمووی سەرفەکە لە پێناوی معشوقەکەیە بۆی نزیک بێتەوە لە معشوقەکەی و خۆشەویستەکەی دەی شتێک ئەگەر بمێنێتەوە لە کاتی لە وەقتی لەوانە ئینجا لە پێناوی خۆیان سەرفیەک جارێک گەنجێک بۆی باسکردم ئەی ماوەسە تووشی نەخۆشیێک بووم دایەک بووم لەگەڵ ئەفرەتێکە ئەوی نانم نەئەخوارد خەریکی قسەکردن ئەوم لەگەڵ ئەوە چێژم لە قسەکان وەرەگرت نەمەتوانی بخەوم حتا بەیانی بە ڕۆژیشە حەزم نەئەکرد بخەوم مەگەر ئەو بخەوتە دڵم نهاتەیە خەبەری کەمەوە ئەو کەسی بە سەریعی لە چەند سانەیەکی کەمان نوێژەکەم لە کۆڵە کردەوە بەڵام لەگەڵ ئەوە چەند دێ بمایە ئەوە علامەتی شرکیە عشقی شرکی ئەو هەیە لای خوا فەرامۆشەکەی بۆ لای عەبدەکانی خوا بۆ لای مەخلوقاتی خوا ئەفەرمێ هەموو تااقەت و توانای خۆی بۆ ڕازیکردنی معشوقەکە سەرفەکە و بۆ تاعەتی و بۆ نزیکەوتنەوە لەو شتێکی بەسیط کەمایەوە سەرفیەکە لە پێناوی خۆیە دەی سیر کە ئەفەرمێ زۆرینەی ئەوانەی کە عشقی وێنە بوون عشقی ڕسم بوون هەمویان ئەبم شێوازن حاڵیان بەو شێوازی لێ ئەگەر خۆشەویستەکەیان خۆشەویستی مەسا ئەو ئافرەتە یان ئەو نێر بۆ نێرێک بخەیتە ناو تایەکی تەرازوو خۆشەویستی خوا بخەیتە ناو تاکەی تەرازووی تر ئیمان و تەوحید بخەیتە تەرازوەکەی تر سێرەکەی ئەمەیان قورسترە ئەفەرمێ بە شێوازێک کە خۆ و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێ ڕازی بن بە عەدالەتەوە بیپێوی اینجا تێ ئەگەی کە ئەم کەسە ئاگەی لە خوا نەما و شەریکی بۆ خۆ قەرەرداوە ئەفەرمێ حتا هەندێک عاشقی خەبیث ئەویان وتووە یعنی لە شەعرا وتویانە يترشفن من فم رشفات هن أحلى فيه من التوحيد العياذ بالله وتویانە کە قسە لەگەڵ ئەو ئافرەتە ئەکەین باشە دەممان وها ئاو ئەکات زۆر چێژی زیاتر لێوەرەگرین لە تەوحید و لە خوا بێگزار ئەفەرمێ یەکێکی تر لەو مولحیدانە وتوێتی کە ئەگەر بگەمە لای معشوقەکەم ئەوم پێخۆشترەیە لەوەی کە بگەمە ژێر ڕەحمەتی خوا و لە ژێر ڕەحمەتی باریە بم دي أفرمي إمام ابن القيم بلا ريب إن هذا العشق من أعظم الشرك أمجر عشق خرابترين جوري شركة وكثير منهم يصرح بأنه لم يبق في قلبه موضع لغير معشوقه البتة هندك يا متيانا بخواد ضلي أما غير معشوقك غير أو أفرتها غير أو بياويتها جاقا نابته بلكو همو ضلي داجير أكري هند جار أمادية واز لعبداتي خوا بين عبداتي وأنبران بريبك شو كمحبتي خوا ملكتشي طاولة بردم خوايا وها أكالتوك بطاو بمعنى كلمة ملكجبوني خول لبردم خوايا دربري أجر خلل اشتيكوت خلك أجرته وأبابتي عشق أفرمي آية أجر كسي توشي زنابو أهون ترايا توشي عشق بو ابن القيم أفرمي أجر توشي زناب أهون ترى لو توشي عشق حرام عشق أي كاتا معبود يعني أبيت عابدي معشوقكي أكاتا شي معبود أي برست لبرانبر خوايا طبعا شرك جورتي للزنا لدرس كاني بيشوا باسمان كردو أعظم يقولها بريتيا لا شرك دواتر قتل نفس كشتني إنسان إنجاز زنا
ئەفەرمێ بۆیە هەندێک لە ئەهلی تەسەوف فەرمویانە لە پیاوە عاریفە گەورەکان و مەشایخی کیبار فەرمویانە ئەگەر بێت و تووشی زینا بین لەگەڵ ئافرەتێکە ئەوەمان پێ خۆشترە لەوەی کە تووشی عشق بین، عشقێکی واکە دڵمان عەبدایەتی و ئافرەتە بکە. ئێمە ئەزانین حتا باسکەین نەخۆشی عشق کۆتایی نایە، سەواء عشقی بینی نێوان نێر و مێ بێ، نێر و نێر بێ، مێ و مێ بێ. طبعاً کە باسی نێربازی یان نێوان مێ و مێ ئەەکەم بەلاتانەوە سیر نەبێ. ئێمە لە زەمانێکی زۆر خەتەرە ژیان ئەبینە سەر. تەسەوورکەن ئیتیانی بەهایم بە ئاشکرا ئەوە ئەبێ کابرا سەگێک ئەکاتە خێزانی خۆی، گوێ درێژێک ئەخوازێ، پیاوێک ئەخوازێ، ئافرەتێک ئەخوازێ. ئەم حاڵەتانە ئەم دیاردانە لە جیهانە زۆر بووە. بۆیە ئێمە ئەمانوێ بە دوای دەوایە بگەڕین. دەوا و چارەسەری ئەمە بەچی ئەکرێ؟ بەچی ئینسان خۆی وا لێ ئەکا کە لە عشق ڕزگاری بێ و نەبێتە عاشق؟ خۆ ئینسان، هەموو ئینسانێک چێژ و ئارەزومەند بوونی ئەجوڵێت، هەستی ئەجوڵەوە بەرامبەرەکە. بەتاتی نێر و مێ لە نێوانە ئەو حاڵاتە زۆرە. چۆن ئینسان حتى ئەگەر ئەو حاڵەتشی جوڵان نەهێڵێ بگاتە بابەتی عشق، چونکە عشق زۆر خەتەرە، ئینسان ئەبێتە عەبدی بەرامبەرەکە. ئەفەرمێ ئەم دەردە کوشندەیە تاکە دەوای بریتیە لە ئینسانی موسڵمان بە دوای عەکسی ئەم نەخۆشیە بگەڕێ، چونکە نەخۆشی دائیمە لە طبی کۆنا بە عەکسەکانی یعنی شیفای بۆ ئەدۆزرێتەوە. طبعاً ئەگەر لە طبی ئێستا سیرکەین یەن خودی ئەم نەخۆشیە بە خەفیفی بۆ ئەم کەسە بەکارێن تا مەناعە پێیاکە. بەڵام لە ئەسڵ و لە وردەکاریە ئەگەر دیقەت بدەین لە طبی کۆنا دائیمە ئەزدادەکەی بەکار هاتووە. بۆ نمونە کەسێک تای بوو بێ ئەمریان کردووە بەوەی کە فێنێک بکرێتەوە، هەتا پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئەمری کردووە بە فێنکردنەوە ئەو کەسێک کە تای هەیە. کەوابوو دائیمە لەگەڵ هەر نەخۆشیەکە تۆ ئەچی عەکسەکەی بەکارێنی بۆ شیفا. ئەفەرمێ عەکسی عشق بریتە لە تەوحید و خوا بەیەک بزانین. چەندێ عەقیدە و دامەزراوتر بێت، چەندێ زیاتر خوا بەیەک بزانی، ئەوەندە زاڵتر ئەبی بەسەر مەسائلی عشق. ئەفەرمێ هەر کەسێ تووشی ئەم نەخۆشیە بوو ئەوە ئیلا جەهلێک و غەفڵەتێکی هەیە لە دڵیا، باش خوای نەناسیوە. جارێ ئەبێ بڕوا تەوحیدی خوا، سونەتەکانی خوا جەل جەلالوهو بە باشی حاڵی و بێ لە کەونە. ئینجا عیبادەتە زاهری و باڵتینیەکان بکە، وها خۆی مەشغوڵ کە ئەوەندە دەوامی لە لای خوا هەبێ و ئەوەندە عەبدایەتی کردبێ، ئاگای لەو فکرە خراپە نەبێ کە بە زیهنیە ئەگوزەرێ بەرامبەرەکەی بۆ بەرامبەرەکەی کە لە ڕووی شەهوەتەوە ئەجوڵێ. ئەفەرمێ ئەوەش بەوە ئەکرێ زۆر تەوبە بکات و زۆر بگەڕێتەوە و زۆر دوعای خێر کات تا خوای گەورە دڵی ئەهێنێتەوە شوێنی خۆی. ئەفەرمێ ئەگەر ئەتەوێ باشترین نەفعیش لەناو کردەوەکانە بزانی کردەوە ساڵحەکان کامیان لە هەمویان زۆر سوودی هەیە. ئەفەرمێ بابەتی ئیخلاص. ئەگەر ئینسان خۆی یەکلا کردەوە لە پێناوی خۆیە کارکە، ئەفەرمێ ئەمە باشترین جێگرەوەیەکە لە دڵە کە جێگەی نەخۆشی عشق ئەگرێتەوە. با بچینە خزمەت قورئان کە خوای گەورە باسی کردووە، باسی یوسف عەلەیهی السەلام. ئەفەرمێ وەلەقەد هەمەت بیهی. زوڵەیخا هەم هاتە دڵی بەرامبەر بەچی؟ بە یوسف عەلەیهی السەلام. هەستی بۆ یوسف جوڵا، حەزی لە یوسف کرد، عاشقی یوسف. وهم به لولا أن رأى برهان ربه. خۆ ئەگەر بورهانی خوا نەبوایە پیشانی یوسفی بدایە، یوسفیش ئەجوڵا، بەڵام یوسف هیچ جوڵە و حەرەکەیەکی بەرامبەر بە ئەو نەبوو، چونکە بیری ئەکردەوە لە عەزەمەتی خوا، دەسەڵاتی خوا، قودرەتی خوا. كذلك لنصرف عنه السوء والفحشاء. ئێمە بورهانی خۆمانمان پیشاندا بۆی بیپارێزین لە هەموو خراپەکاریەک و لە هەموو بەرەڵاییەک کە فەحشا یعنی زینا و ئەو بابەتان مقدماتەکانی. إنه من عبادنا المخلصين. يوسف عليه السلام يكك العبد مخلص كان، مخلصنا مخلص كي مخلص أو كسية خوي هو الأداء إخلاص بخوي دستبركة، أي مخلص اسمي مفعولة، خواه هذي بجاردو إخلاصي داوت. أجتن لو دوشة هي مخلص خوي هو الأداء
لە ڕێگای مجاهدایە هێشتا مخلص پێگەیشتووە. الشيطان وتيشي فبعزتك لأغوينهم أجمعين إلا عبادك منهم المخلصين. قسم بعزتي توخواي همويان للري لا أدم إلا عبادة مخلصة كان نبي أوانيك خوت هلط بجاردون وعبدايتي خوت. يوسف عليه السلام وشيء إخلاصي وبكارهات إنه من عبادنا المخلصين كوابو إخلاص يكيك لو بابتانيك إنسان رزقار أكا توحيدك يخوابا يكزانيني رك أكاتوا لا عشقی سوور و ڕسمەکان ڕزگاری ئەبێ. ئەفەرمێ هەر دڵێ خالص بوو بۆ خوا کردەوەکانی خالص بوون بەخوا دڵی پڕ ئەبێ لەم مەحەبەتە جێگەی عشقی وێنەکانی تیان نابێتەوە. ئەفەرمێ کەی وێنەکان لە دڵات جێگیر ئەبن ئەو کاتەی دڵی خاڵی بێ لە مەحەبەتی خوا و لە ئیخلاص بۆ خوا. دەی کەسی عاقڵ ئەو کەسەی کە عەقڵ و شەرع ئەخاتە پێش هەموو شتێکەوە. هەردووکیان عەقڵ و شەرع داوای ئەویان لێ کردووی هەرچی مەصالح و کەماڵی ئینسانیەت و کەماڵی مەصالحە وەریگری لە هەموو مەفاسید خۆت بپارێزی نەهێڵی نزیکی کەونەوە ئەگەر تیاشتا بوو کەمی کەیتەوە. ئەگەر ئینسانی موسڵمان یا ئینسانی عاقڵ ئەگەر هات و دووشت هاتە ڕێگەی سەیری ئەکا بزانە کامە مەسلحەت و کامە مەفسەدە. طبعاً بابی مەسلحەت و مەفسەدەت بابێکی زۆر گەورەیە لە دینە، زۆر بابەتی گەورە لە خۆ ئەگرێ. بڕواکەن لە نەفسی خۆتە، لە ماڵ و مناڵتە، لە سیاسەت و ئیدارەتە، لەناو ئومەتی پێغەمبەری خۆیان صلی الله علیه و سلم فقهی مەسلحە و مەفسەدەت تێک چووە بۆیە موسڵمان اختلافیان هەیە. یعنی ئێوە تەسەوورکەن ئێمە بۆچی ئەم هەموو گروپە لەناو ئومەتی ئیسلامیە دروسە بێ؟ هەر یەکەمان پێمان وایە مەسلحەتی دین لەم شتە و ئەوە مەفسەدەتی دین، بۆیە ئەممان ئەم ڕێبازە ئەگرین، ئەومان ئەو ڕێبازەی ئەوی ترمان بەو ڕێبازەی تر ئەمانەیە خوا لە خۆمان ڕازیکەین. بابی فقهی موازنەی پێ ئەوترێ هەڵبژاردننی کام. ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لەوێ قسەیەکی زۆر عەزیمی هەیە، ئەفەرمێ کە فەساد یەت بەرەو شوێنێ یەکەم جار عولەما تێیەگەن لەو فەسادە، دوایی کە پشتی کرد فەسادەکە ڕۆژ جوهالیش تێیەگەن، عەوامی خەڵک هەموو کەس تێیەگەن. یعنی تەسەوور کە ئێستا ئێمە چەند ساڵێ لەمەوە پێش ئەگەر کەسێ باسی خراپی تەحەزوی بکردایە لە کوردستانە خەڵک بە شێت و شتیان نەزانی. بڕواکەم بە بیرمە یەکەم جار باسی ئەوم مەکرم و تەحەزوب زۆر خەتەرێکی گەورەیە لەسەر میلەتی کورد سەیریان لێ هاو. جارێک لە ئاسایش گیرابووم تەحقیقیان لێ کردم، هەموو پرسیارەکان لە دەوریەوە بوون ئەو چۆن نەبێ کەسێک هەبێ حیزبی نەبێ. گەورەترین موشکیل ئەمە بوو، بۆ چووکە لە عەقڵی ئەوان نەبوو. دەی ئێستا زۆر طبیعی هەموو کەس لە خراپی تەحەزوب تێگەیشت. زەمانێک ئەگەر بتوەتە مەسەن دەرەبەگایەتی خراپە خەڵکی کردی بەکێوە یانەوەی خەڵک چۆن بژی ئەگەر دەرەبەگ نەبێ ئاخە چیەک دەی دوای دەرەبەگ ڕۆشت و نەژمە. هەر زەمانێک کە فیتنە و فەساد دێت بەس عولەما نەفیستنە و فەساد سەرەتا تێئەگەن کە پشتی کرد ئاسایی هەمووی تێئەگەن. دەروای معاملاتێ لە بازاڕە دروسە بێ ئێمە کە هەندێک شتی لەسەر ئەخوێنینەوە قسەی زانا ئەوانە ئەخوێنینەوە مەجامعی فیقهیەکان ئەڵێن ئەمە حرامە. زۆر کەسیان با بە حرامی چی هەموو شتێکتان حرام کرد کە دوای زەرەکانی دەرەکەون اینجا خەڵک کوڕە خۆ بۆ خاتی خوا و باشەوە خەڵکە عەقڵی نەبوو چوونەوە ئیشیان کرد بۆ چوێ کە پشتی کرد هەموو کەس ئەیناسێ. ئەفەرمێ عەقڵ لە ئیسلاما چییە؟ لە نێوان دوو مەسلەحەتە ئەوە نییە چاک و خراپ لە یەکەیتەوە، چاک و خراپ هەموو کەس لە یەکێکاتەوە، ئەوە ئاگرە دەست ئەسووتێن هەموو کەس زانێ. حتى لە زانستی نەحوە ئەفەرمێ هەر شتێک سوودی نەبوو ئەوەندە خەڵک معلوم بوو لەلای ناکاتە کەلام، ناکاتە کەلامێکی مفید. بۆ النار محرقة هەموو کەس زانێ، الشمس مضيئة خۆڕ ڕووناکیە یعنی هەموو کەس زانێ، بۆتە جیبیلەت لە ئینسانە. بەڵکو ئینسانی عەقڵ کامەیە لە نێوان دوو مەسلەحەدا هەڵەبژێرە کامیان باشتر بێ ئەوە ئەکە، لە نێوان دوو مەسلەحەتە کامیان باشتر بێ ئەوەکە. ئینسانی عەقڵ لە نێوان دوو مەفسەدەدا کامیان مەفسەدەی کەمتر بێ ئەوە ئەکە. باشە ئەمە یاسای فقهی موازناتە لە شەریعەتی ئیسلامیە. تەسەوورکەن لە فقهی موازناتە کە ئەگەر ئێمە دیقەت بدەین باوکێک مناڵێکی مناڵەکەی ئەگەر بچێتە دەرەوە ئەفەوتێ، لە ماڵیشەوە بێ هەر ئەفەوتێ، لە هەردووکە دوو مەفسەدە هەیە.
سێرەکە لە ماڵەوە مەفسەدەکە کەمترەیە لە دەرەوە احتیمال لە دەرەوە کەمتر بێ ئەم باوکە بڕێرەدا دەستشلەکە مناڵەکە بچێتە دەرەوە لە ناو مەفسەدەکە ئەمیش هەر مەفسەدەیە کەمتر ئەهێنێتەوە ماڵەوە ئەشزانێ ئەمە خراپە بەڵام بچووکترین مەفسەدە هەڵەبژێرێ یان سێری دوو مەسلحەتەکەی سێرەکەی فعلەن جاری وایە ئینسان دیقەتی جوتیارێ بدەن هەندێک گەنمی خۆی بەدەستەوەیە مەسلحەتە ئەگەر ئەم گەنمانە هەڵگرێ بیخۆ ماڵ و مناڵی ئیسفادەی لێ بکە ئەم گەنمانە فڕێتە سەر زەوی باشە ئەم مەسلحەتە بچووکە واز لێنێ چونکە دوایی مەسلحەتی گەورە کۆ ئەکاتەوە ئێمە شەومان ئاو هاین لێرە دنیایە کاتی خۆمان سەرفەکەین لە پێناوی خۆیە چونکە ئەزانین لەولا بە مەسلحەتێکی گەورە هەر هەمووی وەرەگرینەوە هەموو ئەممان دووبوونە ئێرەمان نەجاتمان نەبێت لە کۆڵمانەکە ئیسراحەتەکەین لێوێ بۆی ئەگەر کەسێک بڵێ وەڵا ئەم تۆزە گەنمە ئەخۆم و ئیتر نایوەشێنم و زەرعات ناکەم و تواناشی هەبێ و زەویش هەبێ ئەوانە ئێمە بەبێ عەقڵی دائەنین ئینسان طبیعەتی ئەوە کەوابوو مەصالح و مەفاسد لە شریعەتی ئیسلامیە زۆر گەورەیە و لە فقهی سیاسیشە زۆر گەورەیە جاری وایە سەرێکە گروپێکی موسڵمان دروستە بێ مەصلحەتی موسڵمانان لەم زەمەنە بەو شێوازە ئەبینێ لە زەمەنێکی ترە بە شێوازەترەیان بێ زۆر طبیعی جاری وایە ڕەخنە لە خەڵکی موسڵمان ئەگرن ئەڵێن تا دوێنێ واتانە ئەمڕۆوە ئەڵێن جاقەی چێک ئەو پەڕی سیاسەتی شەرعیە بالمناسبة ئەگەر خۆی گەورە لطفکە احتیمال لە دەرسی سیاسە شەرعی ئیبن تەیمیە بە ڕەسمی دابنێم ئەو کاتەوە کەسێ تایبەتانەی کە حەز ئەکەن مشارەکەن ئینشاءڵڵا مشارەکەی تیا ئەکەن یعنی لە سیاسەتی موسڵمانان نە بەو شێوازەیە زۆر طبیعی ئەمڕۆ موسڵمانان حاجەیان بەوەیە کە ئەم فتوایە ئەدرێسە بێنێ بە شێوازێکی تر من بەبیرمە هەندێک مامۆسای ئاینی زۆر تند بوون لەسەر ئەوەی کە گومرگ حرامە لە دوایە لە فترەیە لە زەمانیەکانە هەر خۆیان فتوایاندا لەسەر ئەوەی کە گومرگ حەڵاڵە و خۆشیان وەریانەگرن بۆ چونکە مەصالح و مەفاسد تۆ سیر ئەکەی بابی مەصالح و مەفاسد بابەتێکی گەورەیە لە فقهی ئیسلامیە زۆر طبیعیە ئەم شتە ئەمڕۆ بڵێن دروست نییە بەیانی بڵێن دروست مەصلحەتی موسڵمانەوە ئەخواز هەر ئەگەر ئەمەش سیرکەی اختلافی قسەی عولەما زیاتر تێ ئەگەی کە ئەبینی ئیمامی شافعی لە ناو عێراقا فتوایەک ئەدا ئەچێتە ناو میسر و فتوای دووهەم دەرەکە قولی جدید و قدیمی بۆ دروستە بێ چونکە مەصالح گۆڕانکاری بەسەرایە مەفاسیدیش گۆڕانکاری بەسەرایە ئێمە سیرەکەین کەسێک مەسەلەن جگەرە ئەخوا ئەگەر جگەرە نەخوا عارەق ئەخوا خۆ نابێ هەردووکیان بخوا ئەوێ لە هەردووکیان بەدوور بەس ئیلا یەکیکیانەکە ئێمە دەشلەکەن بۆ جگەرەکە لە بۆ عارەقەکە نەخوات بۆ چونکە ئەمە دوو مەفسەدەی کامیان کەمترە بۆیە دائیمە ئینسانی موسڵمان لە نێوان مەفاسید و مەصالحە ئەوە ئەکە دەی ئیبن القەیم ئەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەڵێ ئەگەر کەسی عاقڵ بابەتێک بێتە پێشەوە بۆی مەصلحەت و مەفسەدەی تیاوێ سیر ئەکا ئەگەر تەنها مەصلحەت و مەفسەدە بوو ڕێک مەصلحەکە وەرەگرێ مەفسەدەکە فڕێئەدا ئەگەر دوو مەصلحەت بوو کامیان باشتر بوو لە مەصلحەکە وەری ئەگرێ ئەگەر دوو مەفسەدەت بوو کامیان کەمتر بوو وەری ئەگرێ بۆی ئەفەرمێن لە عشقی سووەریشە بە هەمان شێوازەیە ئەو ئینسانێک کە تووشی عشق ئەبێ بێز جوان سیر کا بزانێ کامە هەڵەبژێرێ ئەوە مەصلحەت و مەفسەدەیەکەیە مەصلحەتەکە بریتێ لە پاراستنی نەسلی ئینسان طبعا تێکەڵ نەکردنی ئاوەکان و پاراستنی نەسلی ئینسان یەکێکە لەو شتانەی کە لەو پێنجتەی کە دین هەموو کاری بۆ ئەمانە یەکێک لە کارە گرنگەکانی دین بریتێ لەوەی ئینسانیەت جیا بێتەوە کەس نەسلی تێکەڵی کەسێکی تر نەبێ بۆیە تۆ کاتێک کە دێی لە مەسائلی عشقی سۆڕ و ئەوانە مەفسەدەیەک بین لەگەڵ مەصلحەتێکە مەصلحەت بۆ دینت بۆ دنیات ئیتر تۆ چۆن شوێن مەفسەدەتی ئەکەوی مەفسەدەت بۆ دینت بۆ دنیات بە هیچ شێوازێک کەسی عاقڵ نایەت مەفسەدەی دین و دنیا هەڵبژێرێ مەصلحەتی دین و دنیا بخاتە دواوە بۆیە بابەتی مەفسەدە و مەصلحە ئاسانترینی بریتێ لەوەی کە مەصلحەتێک و مەفسەدەتێ بێتە بەردەسە هەموو کەس زانێ ئەویان خراپ ئەویان باش هەموو کەس زانێ باشەکە هەڵەبژێرێ ئەی بۆ ئەبێ لەم بابەتە کە بابەتی جنس و شەهوانێتی ئینسانە بچین مەفسەدەکە هەڵبژێرین مەصلحەتەکە هەڵنەبژێرین کە مەصلحەتەکە بۆ دین و دنیامان باشترە و فائیدەی زۆرتر ابن القەیم ئەوێ پێمان بڵێت دوو جۆر عشق لە قورئانە باس کرا دوو داستانی عشق لە قورئانە گێڕاوەت خوای گەورە یەکەمیان لە نێوان نێر و مێیەکە کە یوسف و زڵێخان دووهەم نێربازی و لە نێوان نێرەکانە کە بریتێ لە قەومی لووط و
لیواتیەکان نێربازەکان. بۆیە ئەم دوو جۆرەی باس کردووە لە هەردوو جۆرەکانە دەوای سەرەکی و ژمارەیەکی دانا کە فەرمووی ئەوەیە ئینسان ناخی پڕکە لە تەوحیدی خوا بە یەکزانین، ئەویش بە ئیخلاص لە ئینسانە دروستە بێ، کەوا بۆ ئیخلاص ئەو شتەیە کە هەموو ئەو عشق و ئەو شتانەی کە لە ناخی تۆیە دروست بووە هەڵی ئەکەنێ و فڕێ ئەدا. خوای گیان ئێمە گوناهی زۆرمان بەرز کردوێتەوە یا ئیلاهی، بە زەلیلی خۆمان، بە فەقیری خۆمان، بە گوناهەکانی خۆمان داوا لە تۆ ئەکەین یا ئیلاهی، عەفو و مەغفیرەت و ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە. خوای داوا لێ ئەکەین دڵمان ئارام کە، ڕۆحمان ئاسوودەکە. خوای داوا لێ ئەکەین ئارامی بەسەرمانە پەخشکە یا رب العالمین. خوای داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرز بە ئیسمی عەظەمت ڕەحمەت و بەزەی خۆت بەسەر ئەم ئوممەت و میلەتە ببارێنە یا رب العالمین. خوای داوا لێ ئەکەین ئیمانمان دامەزراوکە، عەقیدەمان پاک و پوختکە، دڵمان پڕ لە ئیخلاص کە. خوای پەناو ئەگرین بە تۆ لە ڕیا، پەناو ئەگرین بە تۆ لە تەکەببر، پەناو ئەگرین بە تۆ لە ترسنۆکی. پەروەردگارە پەنا ئەگرین بە تۆ لە هەر خراپەیە کە بە دڵمانە گوزەر ئەکا یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوای لە گوناهی دایک و باوکمان ببورە، لە گوناهی خزم و کەسوکارمان ببورە، لە گوناهی ئوممەتەکەی پێغەمبەر گیان صلی الله عليه و آله وسلم ببورە. خوای لە گوناهی مردوەکانمان ببورە. یا ڕەبی خوای لە گوناهی برا و خوشەکانمان ببورە، لە گوناهی دراوسەکانمان ببورە، لە گوناهی مامۆسا و قوتابیەکانمان ببورە. یا ڕەبی خوایان ئەم کتێب و کەلیماتە بکەرە ئاسایش و ئارامی ناو دڵمان یا رب العالمین. یا ڕەبی خوای گرفتەکانمان بۆ چارەسەرکە، ئەو لاوانەی بە حاڵ و ماڵن ماڵداریان کە. پەروەردگارە ئەو ماڵانەی بێ مناڵن مناڵیان پێ عەتاکە، ئەوانەی بە مناڵن خوای مناڵەکانیان ساڵحکە، ئەوەی قەرزارە قەی سەرشانی سووکە، ئەوەی نەخۆشە شیفای بۆ بنێرە، ئەوەی هەموو غەمێکی هەیە خوایە هەموو غەمەکە لەسەری لا ببە. یا ڕەبی خوای ئەم شانەمان لێ قبوڵکە، بیکەرە نور و ڕووناکی بۆ ژیانمان، بیکەرە نور ڕووناکی بۆ ماڵمان. خوای داوا لێ ئەکەن بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئەم شانەی کەوتومانە، خوای بیکەرە نور و ڕووناکی ناو گۆڕەکانمان. خوای بەهۆی ئەم شانەوە لە قیامەتە ڕزگارمان کە یا رب العالمین، لێمان قبوڵ کە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان ئێمە توانامان نییە لە بەردەم گوناهەکانە خۆمان ڕاگرین، زاڵ نابین بەسەر نەفسی خۆمانە. خوایە وا خۆمان و نەفسی خۆمان دایە دەستی تۆ یا رب العالمین. خوایە پارێزراومان کە، خۆمان و دەوروبەر و دۆست و خۆشەویستانمان هەموو پارێزراو کە یا رب العالمین. خوایە نەخۆشی زۆریم بۆ هێناوین، خوایە شیفای خێر بۆ ئوممەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بنێرە. یا ربی خوایە شیفا بۆ هەموو ئینسانیەت بنێرە یا رب العالمین. آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خوای گەور لە گوناهی منیشی ئەو ژبورێ و خوا لێمان قبوڵ کە.